بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو بەڕێزان و ئەم جارش هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر دەربارەی نەخۆشی شەکرە. بابەتی ئەم جارەمان دەربارەی ئاماری توشبوانی نەخۆشی شەکرێ لە جیهاندا. بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی تا ساڵی 2019 توشبوانی نەخۆشی شەکرە 363 ملیۆن کەسی تێپەڕاندووە کە ئەمەش دەکاتە لە سەدا 9 لەدایە 3 دانیشتوانی سەرزەوی. وا پێشبینی دەکرێت کە 2030 ئەو ڕێژێ بگاتە 578 ملیۆن کەس کە ئەمەش دەکاتە لە سەدا 10 لەدایە 2 ژمارەی دانیشتوانی سەرزەوی. لە ساڵی 2045 وا پێشبینی دەکرێت کە ئەم ڕێژێ بگاتە 700 ملیۆن کەس کە دەکاتە لە سەدا 10 لەدایە 9 ژمارەی دانیشتوانی سەرزەوی. لەم ڕێژەیە ئەو کەسانی کە شارنشینن زیاتر ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شەکرە هەیە وەک لەو کەسانی کە لاردەکان نیشتەجێن. ئەمەش بە دوو هۆکاری سەرەکی خواردن و جوڵە. دیارە کە ئەو کەسانی کە لە شارنشینن زیاتر پشت دەبەستن بە هۆکارەکانی گواستنەوە بۆ جوڵیان و لە کاتێکدا کە لە لادیەکاندا جوڵە زیاترە و کەمتر هۆکارەکانی گواستنەوە بەکاردەهێنن. لەبارەی خواردنیشەوە خواردنی لادیەکان کەمتر خواردنی خێرا بەکاردەهێنن بەمەش ڕێژەیەکی تر کەمتر چەوری و شەکر و خوێی تێدایە وەک بەراورد بە خواردنی شارنشینەکان. ئەو کەسانەی کە ڕەگەزی نێرن ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شەکرە زیاترە وەک لە ڕەگەزی مێ و لە کاتی سکپڕیا لە هەموو 6 ئافرەتێک یەکێکیان ئەگەری توشبوونی بە نەخۆشی شەکرە هەیە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە و وا دەکات کە ببێتە هۆی هەندێ نەخۆشی تر لەسەر سکپڕی. بە نزیکەی 364 ملیۆن کەس هەیە کە نیشانەکانی شەکریان تیادا دیار نییە و لە قۆناغی پێش شەکرەدان کە ئەمانەش ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شەکرە زیاترە لە کەسانی ئاسایی. بمێنن بە خێر و تەندروست باش بن.